یەکەم جار کە تەرمە بینی چه هەستێ بوو؟ والله طبعا ما بحكم أوي ككوليجي بزيشي مع تاو كردو لكوليجي بزيشكيا بيرما مع مستقام أنا يادي بخير هنا سريرو درسي بو شرح كردينو يعني بيش أوج لبوليكو دوالا تيكاري برين أناتومي هذا شوين يعني من كرابوين جوش كرابوين راهن رابوين بو أوي كصلنك هنا ولا کارەکەی خۆمان شکل ڕاستیە لە کە پیشەی پزیشکی لە هەڵبژار نابێت سەڵکەیتەوە لە مردوو یاخود لە بریناری یاخود لە خوێن چکە مەسەلەن من کەسی خۆمەیە ئەکسکیوزەکەیەوە بوو نەچۆ کۆلیژی پزیشکی چوو ئەندازیاری هەڵبژار لەبەرەوەی تی من کە خوێنە بینم تێگەچم پێی لەبەرەوە گۆشەکرێ ئامادە ئەکرێ بوارەکە خودی بوارەکە خۆی بەو شێوەیە کە شتێکی ئاساییە ئەنجا لە ڕاستیە با نەشی شارینەوە من کە کۆلیژی پزیشکیم تەواو کرد تقریبا 7 ساڵ لە هاوڕەکانم دواکەوتبووم لەبەر بارودۆخی سیاسی چکە من لە زانکۆی باغداد بووم لەبەر پەیوەندی نەکردن بە ریزەکانی جێی شعبی و بەعسی نەبوونی ئەو کاتەوە من فاصل کرام يعني تقريبا ما 7 ساڵ بۆ 8 ساڵ مامەوە بەبێ خوێنن ئەنجا دەسم پێ کردەوە کە زانکۆی سلێمانی کرایەوە لەبەرەوەی یعنی مەبەستمەوەیە وەلەو خۆی غیرەت و چاونەترسی بەتەمەن نییە بەڵام بڵێ تێنۆڵەجی ئەوەش فاکتەرێک بوو ینی بۆ نمونە لەگەڵ هاوڕێکانمە ئەو بانک شێوازی بانکردنیان لە کۆلیژی پزیشکی ئیتر وایاندانا کە من براگەورەیان بم لەبەرەوە ئەوەش بۆ خودی خۆی ناونیشانێکی بەهێز بوو بۆی کە تۆ زیاتر ئاسایی بیلات شتەکان چکە من ئەگەر باتی نایە هەموو بۆ نمونە من بمتایە وی ناکرا لەبەرەوە زۆر تەبەی هەمومان ئاسایی بوو بەلایەکە قسەکە بۆ سەر شاری تۆ بەڵێ یا براگەورەیە بۆ داناوی